ناتواني نعمتەکان بژمێری چ جای ئەوەی سواسیکەی کەچی ئەڵڵا بە سواسێکی کەم لێمە ڕازیە بێ. بۆیە پەروەردگار باسی ئیبراهیمەکە، ئەو پەڕی مەدحی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ چی؟ شاکیڕەن لچی؟ لنعەمیهی. وایە؟ ها؟ ڕاستی کەنەوە شاکیڕەن چی؟ نافەرمی لنعەمی. ئەنعم لەبەر چی نعەمنی ئەنعمە؟ ئەنعم جەمعی قلەیە. ئەو ئیبراهیمە کە لە هەموو کەس شکرانە بێشتر بووە کەچێ پەروەردگار کە مەدحێکە ئەفەرمێ شکری چەند نیعمەتێکی کەمی کردووە تەواو، چونکە ناتوانێت نیعمەتەکان بژمێرێ. نیعمەتی ئەڵڵا لە ژماردنە نایە، چ جای شکری بکە؟ هەر شکری چیەکەی؟ باشە ئیبراهیم پێغەمبەر لەگەڵەوە شاو ئیبراهیم پێغەمبەرە ئەزانی پەروەردگار داوا لە گشت پێغەمبەرانی دوای خۆیەکە، حتا داوا لە پێغەمبەری خۆشمانەکە ئەفەرمێ شوێنی میلەتی ئەو بکەوە، بەل اتبع میلەتە ئیبراهیمە حەنیفە، اتبعوا میلەتە ئیبراهیمە حەنیفە. وەفدێک هاتنە خزمەتی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵام، پێغەمبەری خۆمان عەلەیهی السەڵات وەسەلام، وتیان ئەسسەلام عەلەیکە یا خەیرە البەریە. بزانە یەکسەر پێغەمبەر فەرمووی ذاکە ئیبراهیم، ذاکە ئیبراهیم، ذاکە ئیبراهیم، ئەوە ئیبراهیمە، ئەوە ئیبراهیمە، ئەوە ئیبراهیمە. ئەمە چییە بەڕاستی؟ ئەمە چییە؟ بۆیە تکاتان لێ یەکەم یاسای سوپاسگوزاری، یاسای چاکەکردن با بێتە بەرنامەی ژیانمان. یا ڕەبی وامان لێ بکەی سوپاسگوزار بین، یا ڕەبی بۆ تۆ، یا ئەڵڵا بۆ بەندەکانی، یا ئەڵڵا یا ڕەبی چاکەکاریمان پێ خەڵات کەی، لەزەت لە چاکەکاریمان پێ خەڵات کەی.